هاوڕێیان جارێکی دیکە سڵاو دەمەوێت لەم سیمیولەیشنی ئەمڕۆدا تەماشایەوە بکەین کە ئەگەر هات و زەوی و مانگ بەریەک بکەون یان بەریەککەوتن چ ڕوودەدا هەر لە سەرەتای بەرکەوتنەوە کە دوای ماوەی 12 خولەکە تەماشایەکی زەوی بکەین بزانم چی گۆڕاوە دەبینیم پلەی گەرما بۆ 8 پلەی سیلیزی بەرز بۆتەوە ئەمە پلەیەکی زۆر گەرمە بەڵام تەماشا بکەین ئێستا پلەی گەرمی بۆ 225 پلەی سیلیزی تەواوی تر ژیان لێرە ئێستا کۆتایی هاتووە نەکرد لەبەرەوە بەڵکو لەبەر ئەو لەرزە لەرزە ئەو زەوی لەرزەی کە بەرکەوتنەکەش دروستی دەکات بێگومان کە بینایە و هەموو ژیان ئەوی کە ئێمە دەیزانین کۆتایی دێت بەڵام با بەردەوام بین تەماشا بکەین لە 44 خولەکی سەرەتایە پلەی گەرما بۆ 1254 پلەی سیلیزی بەرز دەبێتەوە پارچەی زۆری مانگ و ئەو ڕەنگە هەندێک لە هی زەویش ببینین کە چووەتە ئاسمان دووکەڵ و ئاگرێکی زۆر بە ئاسمانەوە دەبینین پارچەی لەو شێوە دەبینین کە هەمووی پارچە ئاگرێکە و مە پارچەی مانگە کە بووە بە ئاگر بەڵام با بەردەوام بین تەماشاکەین لە دوو کاژێری یەکەمە ئاو لەسەر زەوی نامێنێت هەمووی بۆ بە هەڵم و هەموو بۆ بە ڕەش و سوتاوی هەندێک پارچەی مانگ هێشتا بەردەوا من هێشتا دەگەڕێنەوە لە زەوی دەدەنەوە با تەماشاکەین پارچەیەک بەرەوێ کەوت ئێستام قۆناغێکی زۆر گرنگە لە ڕاستیە دەبینین کە دووکەڵ و هەڵمێکی زۆر بە ئاسماندا بڵاو دەبێتەوە ئەمە کاریگەری زۆری لەسەر دابەزینی پلەی گەرمای زەوی دەبێتەوە چونکە ئەمانە خۆر وا دەکەن کە ڕووی خۆر بگرن و وردە وردە پاش ساڵانێکی زۆر بێگومان با بڵێن پلەی گەرما لەسەر زەوی جارێکی دیکەدا دەبەزێتەوە ئێستا لە حاڵی حەزرە پلەی گەرما 4573 پلەی سیلیزیە ئەمەی تر پلەیەکی زۆر زۆر گەرمە پێم وایە هەر لە نزیکی 5000 کۆتایی دێت دەوەستێت جارێکی دیکە تەقینەوەیەک دەبینین تەقینەوەی گڕوودا هێندەی دیکە خۆڵەمێش و هەوا و دووکەڵ و هەڵم دەچێتە ئاسمان پلەی گەرما لە 4638 پلەی سیلیزی وەستاوە بەڵام بە ئەمە خێراکەینەوە بۆی کە تۆزێک خێراتر ببینین کە بزانام چی دەخۆمێ دوایەوە زەوی یەک پارچە تۆپەڵێکی ئاگرە و بە شێوەیەکی زۆر گەشت درەوشێتەوە هەروە بە ئاراستەکەشی لە خولگەی خۆشی دەرچۆتە دەرەوە چونکە پێشتر کە لەگەڵ مانگە بە دووری یەکتردا سوڕانە خولگەیەکی سەقامگیران هەبوو بەڵام ئێستا کە لێرە کە مانگ لێرە لە زەویداوە پاڵی پێوە دەنێت لە خولگەکەی دەچێت دەرەوە بێگومانەمە کاریگەری لەسەر هەسارەکانی دیکەش دەبێت تەنانەت لەسەر خۆر ڕەنگە کاریگەر هەبێت وردە وردە پلەی گەرمادا دەبەزێت بەڵام بە شێوەیەکی زۆر هێواشدا دەبەزێت یعنی لە ساڵێکە یەک دوو پلەدا دەبەزێت بە ئەمە خێراتریش بکەینەوە ئێستا 120 ساڵ تێپەڕیوە زەوی هێشتا تۆپەڵێک ئاگرە پلەی گەرماسی 1970 پلەی سەدیە ئاگرەکە بەتینترە بێ لە 529 ساڵ دوای بەریەکەوتنەکە بەڵام پلەی گەرما بە شێوەیەکی بەرچاو دابەزیوە ئێستا دەبینی کە 2353 پلەی سیلیزیە پلەی گەرما بەردەوامدا دەبەزێت ئێستا دەبینی وردە وردە هەندێک ناوچەی ڕەش دەردەکەونەوە و ئاماژەی بۆیەک ئەو شوێنانی کە ئاگریان تێدا کوژاوتەوە وردە وردە وەکو چۆن کەناری بورکانەکانە دەبینین ئەو شێوەیە 1950 ساڵ نزیکی تێپەڕیوە ناوچەی ڕەشی زیاتر دەبینین پلەی گەرماش بەردەوام لە دابەزیندایە ساڵی 1920 ساڵ دوای بەرکەوتنەکە پلەی گەرما تاکو ئێستا لە 1201 پلەی سیلیزیدایە و بەڵام ناوچەی ڕەشی زیاتر دەبینە ناوچانەی کە دەبین ئاگرەکەی تێدا خامۆشتر بووە بە بەردەوام بین دوای 1350 ساڵ دەبینین کە زەوی وردە وردە وەکو پارچە خەڵوزێکی لات و ئەمانە شوێنی بەرکەوتنی مانگەکەن تاکو ئێستا ئەو چاڵانی تێدا دروست بووە ئەو چاڵانە هەر دەمێننەوە هەتایە لەسەر زەوی 2000 ساڵ تێپەڕیۆ و زەوی تەواو کوژاوەتەوە ئاگرەکەی بەڵام خۆڵەمێشە پارچەی خۆڵەمێشە ئەوەی کە گرنگە لێرە دەیبینین جارێکتر ئاتمۆسفێر یان ژینگە هەوای زەوی دروست بۆتەوە ئەو ئەم ئاتمسفیرەی کە دەبینین ئێستا لێرە ینی ئەمە مانەوەیە کە ڕەنگە وردە وردە ئاویش دەربکەوێتەوە چونکە ئەم ئاتمسفیرە و هەڵمەی کە چۆتە ئاسمانجارێکی دیکە سار دەبێتەوە بە باران و دەکەوێتەوە سەرزەوی ئاو دەرکەوتەوە دوای 2142 ساڵ پلەی گەرما 104 پلەی سەدیە یعنی هێشتا هەموو شتێک لە سەرزەوی لە
لە ئاستی کوڵاندایە بەڵام با بزانین کەی دەگاتە ئاستی ئەوەی کە وەکو پلەی گەرمای ئێستای لێبێت. ئێستا 23 پلەی سەدیە دوای 2385 ساڵ دەبینین لە 2500 ساڵ زەوی دەچێتە قۆناغی بەستنەوە یان چاخی بەفرینەوە دروست دەبێت بەهۆی ئەو حاڵەتەی کە بەر مانگ بەری کەوت لە خولگەی خۆی دەری خاتە دوورەوە لە خۆر دووری دەخاتەوە هەروەها چواردەوری ڕەنگە و تۆز و دووکەڵ و شتانی کە لە ئاسمانەکەین هێندەی دیکە تیشکی خۆر بۆ سەر ڕووی زەوی کەم بێتەوە لەبەرەوەی کە دەبینین لە 5000 پلەی سیلیزیەوە وردە دابەزی بەردەوام لە دابەزیندا ئێستاش دەبینین کە لە 50 پلەوە بەرەو بە شێوەیەکی زۆر خێرا دادەبەزێت ینی دیارەمە ساڵەکەش درێژ کراتەوە لە 3000 ساڵ دوای بەرکەوتنەکەیە سێری دەکەین بزانین پلەی گەرما دەگاتە چەندێک 3000 ساڵ دوایەوە دوای بەرکەوتنەکە پلەی گەرما گەشتە سالب 128 سیلزی بەم شێوەیە بووە بە تۆپێک بەفر بەڵام شوێنی چاڵی بەرکەوتنەکان ئەو کرێتەرانەی کە مانگ دروستی کردو هەر بەردەوام دەمێنێتەوە. دەمێمە خێراترکەن بزانم کە جارێکی دیکە زەوی دەچێتەوە بە قۆناغی دیکە دەگەڕێتەوە کە پلەی گەرما جارێکی دیکە بەرز بێتەوە و بۆ ژیان بگونجێت پێ ناچێت. ئێستا 6000 ساڵ هەنزیکە 7000 ساڵ تێپەڕیوە بەڵام پلەی گەرما هێشتا هەر سالب 269ە. دیارە لەبەرەوەیە کە چی دیکە لە خولگەی خۆی لە خۆر نزیک نییە لە هیچ خۆرێک نزیک نییە بە بۆشایی ئاسماندا سەفەر دەکات ئەمە ئێستا ملیۆنەها ساڵ لە شوێنی خۆی دوورە لەبەرەوە سەرچاوەیەکی گەرمی وای دەست ناکەوێت گەرەکانە بێت کە بە سوودفە ڕێگەی بکەوێتە هەسارێکی دیکە دوای ملیارەها ساڵ ئەگینا بەو شێوەیە بە بەستەڵەکی و بە تۆپڵی بەفر دەمێنێتەوە. ئەو ڤیددیۆی ئەم جارەمان بوو جارێکی دیکە باس لەوە دەکەن ئەگەر زەوی دوو خۆری هەبوایە بۆ نمونە چ دەبوو یان ئەگەر هەر پرسیار و کۆمنتێکتان هەیە بینوسن پرسیارێکتان هەیە بینوسن لەم ڕێگەی ئەم سۆفتوێرەوە تەماشای دەکەین و بە شێوەیەکی ئەوەی کە سۆفتوێرەکە لە ڕێگەی داتا زانستیەکانەوە نیشان دەدات کە چی دەبێت و چی نابێت تاکو زیاتر لەسەرم پرسە گەردونیانە فێر بین. سوپاس.